تۆری سێمدا دیارە باسدەوە دەکەین کە چالاکیەکانی شانزەمی ڕۆژەی تونند و تیژی دژبەژنان هەوڵێک بە بۆ ئەوەی کە ژن لە تەواوی بوارە جیاوازەکاندا ڕۆڵی هەبێت وەجێ دەستی دیار بێ یەکێک لەو بوارانش با بڵێن ڕۆڵی ژنە لە کای ئابووریدا. دەپرسین یەکسانی ژن و پیاو لە کارکردندا تا چەندە کاریگەری لەسەر بەهێزبوونی ئابووری دەبێت بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و لە جیهانیشدا و ئێستادا پێگەی ژن لە ڕووی کارکردنەوە بە تایبەتتر لە ڕووی بازرگانی و لە کردی تایبەتدا لە چ ئاستێکدایە دەتوانین بڵین ئەگەر نایەکسانی هەبێت لە نێوان ژن و پیاودا ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە پێگی ئابووری بەهێزن بە توولاواز بێت تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز نیگار عەلی ماستەر لە کارگێڕی کارمان کردو کە لە ستۆدیۆ بەیانی کورسات نیوز بەیانە خاتون نیگار سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس. سەرەتا دەمەوێتەوە دەست پێ بکەم ئەگەر نایەکسانی لە نێوان ژن و پیاو هەبێت تایبەتریش ئەگەر کاریگەری هەبێت لەسەر کارکردن ئەمە بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵین ئەم نایەکسانیە کاریگەریەکی بەهێز لە پێگەی ئابووری لە هەرێمی کوردستان یاخود لە جیهاندا بەجێ دەهێڵێت؟ بەتەکید سپاس بۆ میوانداریەکەتان بێگومان ئەگەر سیرکن بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی هەموو جیهانە نایەکسانی هەیە لە نێوان ژن و پیاوە لە زۆر بوارە نەک بە تەنها لە بواری کارکردنە و دەرەنجامی ئەوە یعنی چوار هۆکاری سەرەکی هەیە کە ئیگەڕێنینەوە بۆ ئەوەی کە بۆ ئەم نایەکسانیە دروستە بێ ئەویش یەکێکیان لە ڕێگەی دابوونەریتە کۆمەڵایەتی دواکەوتۆکانەوەیە کە دەرحەق بە ژنان بڵێن توندە بەرامبەر بە ژنان و ناداتپەروەرە و جیاکاری یاسایی کە ئەمەش تەمیزی قانونی ئەبێتە هۆی ئەوەی کە جارێکی تر ناداتپەروەری بەرامبەر بە ژنان پیادە بکرێ بێجگەلەوە نەپاراستنی ژنان بە یاسا ئەمە ئەوە ئەکاکە تونند و تیژی زیاتر بەرامبەر بە ژن بکرێ و خاڵی چوارم ئەوەیە کە ناداتپەروەری هەیە و نایەکسانی هەیە لە بوونی کاری و فرسەت و هەلی کار بۆ لە نێوان ژنان و پیاوانە. من بێ لەم چوار خاڵە سەرەکیە هۆکارێکی تر کە بە شخصی خۆم ئەیبینم ئەویش ئەم چوار خاڵە وای کردووە کە ژنان لە ڕووی دەرونیەوانێ توانە و جورئەتی دەست بۆ بردننی گۆڕانکاری نەبێت لەم خاڵانە و ڕوبەڕووبوونەوەی خاڵەکانی نەبێت کە وای لەکە لاوااستر دەرکەوێت لە چاو پیاوانە. ئەمە هۆکارە سەرەکیەکان کە بە شێوەی گشتیە ئەگە بینە سەر لایەنە ئابوووریەکە و ڕووی کارکردنەوانێ تەمان زۆربەی زۆری راپۆرتەکان ئەوەی کە من سەیرم کرد لە 2014 بۆ 2015 بۆ 2007 تا ئەم راپۆرتەی کۆتایی کە ڕێکخراوی نێودەوڵەتی یاخود نەتەوەی گرتوەکان دەری ئەکا ساڵانە زیاتر زۆر جەخت دەکاتە سەر ئەوەی کە بە بەردەوامی پاشەکشەی ژنان هەیە لە ڕووی ئابووری و ئیشکردنەوانەی لە جیهانە بەتایبەت لە راپۆرتی ساڵی 2014 لەگەڵ 2015 2007 ئەو پاشەکشەیە ئەبیندێت کە ژنان زیاتر ئەکشێنە دواوە بەڵام لە هەمان کاتا راپۆرتێکی تر هەیە کە لەسەر ئاسی وڵاتە عەرەبیەکان کراوە لە ساڵی 2007 کە ڕێکخراوی کاری نێودەوڵەتی کردوێتی و عێراقێکێکە لەو وڵاتانەی کە مافی یەکسانی کارکردن بۆ ژنان تایە لە ئاستی خوارەوەیە واتە کەمە و یەکێک خاڵێکی تر لەو خاڵانە ئەوش ئەوەیە کە لەو راپۆرتی ڕێکخراوی کاری نێودەوڵەتیە ئەڵێ لە ناو هەندێ لە وڵاتە عەرەبیەکاندا ڕێژەی بەرزبوونەوەی ژنان بۆ کارکردن بەرەو زیادبوون ڕۆشتووە بە پێچەوانەی پیاوانەوە ڕێژەی کارکردن لە پیاوان زیاتر دابەزیوە لە ساڵی 2007 تایبەتە یاخود کردی حکومەتە بەتەکید من ئەمەوێ ئەو لەوێەوە ئەوەت بۆ زیاتر ڕوون کەمەوانێ لەم راپۆرتە جەخت دەکاتە سەر ئەوەی کە ئەو ڕێژە زیادبوونە زیاتر لە کەرتی گشتیایە کە ژنان زیاتر هەست بە دڵنیایی زیاتر ئەکەن لە کەرتی گشتیا بۆ دامەزراندن و بۆ دەستخستنی هەلیکار کە ئەو ڕێژەیە لە ڕیادەیە یاخود لە پێشەنگبوونی کارە کەمترە بۆ ژنان کە بەتایبەت بۆ چوونە ناو پرۆژە بچووک و مامناوەندەکانەوانێ ئەگە سیرکەی ڕێژەی ژنان لەو بوارانە بە دەگمەن ژنێکی بزنسمانە بینیت کە بڵێن ناڵێن نییە بەڵام ڕێژەکە بە چاو پیاوان زۆر کەمترە. بەڵێ خاتونیگار باس لەوە کرد کە بەپێی راپۆرتەکان بە شێوەیەکی گشتی لە جیهاندا
بازرگان یاخود ژنێک کە بازرگان بێت پاشەکشەی کردووە و زیاتر دەبینین کە پیاوەکانن بازرگانی گەورە دەکەن و ژنان زیاتر لە کەرتی گشتی کار دەکەن. ئەما گەر بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابوونەریت بێ بۆ وڵاتانی جیهان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە لە کاتێکا لە زۆر ڕۆوە ژن سربەخۆیە دەتوانێت ئەم هەنگاوە بنێت. ڕاستەکەی خۆی دروستکردنی هەلی کار بۆ ژن بە تەنها خاڵێک نییە کە بڵێ ئیتر ژن ئەباتە ئەوەی کە سربەخۆیی خۆی وەرگێ. ڕاستە خاڵ هەنگاوێکی باشە بەڵام خاڵی بنەبەر نییە، چونکە دروستکردنی هەلی کار ئەگەر سیرکەی من و تۆ لەوانەی خاوەن کار بین و بینە دەرەوە ئیش بکەین، بەڵام لە دوجارە کۆیلەی کۆمەڵێ شتین لە ناو ماڵە کە برێتە لە ئەرک و ڕاپەڕانی کار و بەڕێوەبردن و پەروەردەکردنی مناڵ و ئەم هۆکارانە لەسەر ئاستی جیهان وا ئەکا کە ژن دائیمە بە کەمتر لە ئیش ڕازی بێ وەک لە پیاوان، لەبەرەوەی کاتێکی بۆ بمێنێتەوە بێبەخشێ بە ئەرک و کارەکانی تری ناوماڵی و لە سەرتاسەری جیهانە ئێشتا ژن لە کۆیلەبوونی خۆی بەرامبەر پەروەردەی مناڵ و بەرامبەر بە خێزانەکەی ئێشتا ڕزگاری نەبووە، چونکە ئەمە شتێکی غەریزیە کە وا ئەکات کە ژن نەتوانێت لەو پێ و کۆتوبەندەی خۆی دەربچێت. یعنی زۆر جار لەوانەیە ئێمە هەموو شتەکان بڵین پیاوان ئەمە ڕاستە مجتەمەعی پیاو سالاری لە ڕووی یاساوە، لە ڕووی کۆمەلگاوە، لە ڕووی توندوتیژی و ئەمانە هەمووی مەوجودە، بەڵام تۆ پرسیاری ئەوەت کرد بۆ لەسەر ئاستی وڵاتە پێشکەوتەکانیش ئەمە هەیە. لەو خاڵە ئەگەڕینەوە سەر ئەو خاڵە پۆینتە لاوازی کە ژنان بەرامبەر بە واجبێکی ترکە هەیەە کە ناتوان دەستبەرداری بن و ئەبێ شێر کرێت ئەوەش لەگەڵ پیاوە، ئەنجا ئەتوانرێت ئەو یەکسانیە دروست کرێت لە گژلاکانەوە، واتە لە بواری کاریش و لە بوارە دەرونیەکانیش کە ئەو قورسایی لەسەر کەم کاتەوە. باشە خاتونیگەر دەمەوێت ئەو بپرسم زۆر جار با بڵین خاون کۆمپانیایەک دانێ بزنجێکی گەورە دانێ، بەڵام ژنێک دەکاتە ئەستێرەی کۆمپانیاکەی. ئەمە خاڵی بەهێزیە بۆ ژن کە هۆکاری ئەوەی ئەم ژنێک کردوتە ئەستێرەی ئەم بازرگانیە بتوانێت داهاتی باشی هەبێت یاخود بەکارهێنانی ناوی ژنە لە ژێرناوی بازرگانی. سپاس بۆ پرسیارەکەت. ڕاستیەکەی هەموو هاتنە دەروەیەکی ژن مەرج نییە سربەستی و سربەخۆیی ژنان و دوورکەوتنەوەی بێ لە توندوتیژی. خۆگەر ئێستا ببینین لەوانەیە زۆر دیاریدە ببینین کە تۆ ژنان ئەبینی واستێکی کە ئەمە دیاریدەی پێشکەوتنی ژنانە، بەڵام ئەمە بە ڕای من زیاتر دیاردەی بە کۆیلەکردنی ژنانە جارێکی تر و نەک ئەو ئیرادەی ژن بێ، ئیرادەی پیاوە کە ئیرادەی ژن بەکارێنێتەوە جارێکی تر بۆ پیشاندانی ڕووکارێکی تری مجتەمەعی پیاوسالاری بۆ دەرخستنی لایەنە پێشکەوتنەکانی خۆی و دەرخستنی ئەوەی کە کۆمەلگایەکی پێشکەوتووە. ئەبێ ئەو پێشکەوتنانە لە خودی ژن خۆیەوە بێتە دەرەوانێ و ئەو مافانە و ئەو پێگانی ژن بەدەستێنێ ئەبێ لە ذاتی خۆیەوە بێ، نابێ پێی ببەخشتێ. هەر کاتێ بەخشین هەبوو بە ژنان واتە بە کەم سیرکردنی ئاست و تواناکان و بە هەندەگرتنی توانای ژنانە. باشە بابەتێکی دیکە هەیە کە پەیوەندی بە توانای ژنەوە هەیە کە بێگومان با بڵێن لە هەر بوارێکە ژن دەکرێت جێدەستی دیار بێ، دەکرێت توانە و سەلیقەی خۆی پیشان بدات و سەرکەوتوو بێت، بەڵام هەندێک کات لە ڕووی پێدانی کارەوە و هەندێک بابەتی دیکە توانای ژنان بە کەمتر لەبەر چاو ئەگیرێت. چۆن ژن لەم کۆتوبەندانە ڕزگاری بێت یان چۆن کار بۆ ئەوە بکرێت کە لە ڕووی کارکردنیشەوە خۆشبەختانە کە هەر لە مێژوو هەتای ئێستاش دەبینی ژن وەکو پیا و توانیوێتی لە تەواویکایە جیاوازەکان جێدەستی دیار بێ هەم لە هەموو ڕووەکانەوە. چۆن ئەمە زیاتر بەرەو پێش بخەین؟ زۆر باشە. ئێمە ئەگەر سیرکەین بۆ ئەوەی ژن لەو کۆتوبەندانە ڕزگار بێت، یەک ئەبێ متمانەی بەخۆی بێت و ئەو کۆتوبەندانەش وەکو پێم وتی لە پێشەوانێ هۆکارە یاسایەکان جیاکارە یاسایەکان و نەپاراستنی ژنان بە یاسا ئەمە واکە کە جورئەتی ژن کەمتر بێ بۆ دەست پێشخەریکردن و چوونە دەرەوە لە بواری کارکردنە. بۆ ئەوەی ئەو هەلو فرسەتانە بۆ ژن زۆرتر بێ ئەبێ یاساکانی کارچاپ کرێ، ئەبێ کۆمەلگا ئەو دیدەی کۆمەلگا
کۆمەلگا بۆ هاتنە دەرەوەی ژنان و بینینی ژنان بە ئاستێکی کەم ئەبێ ئەو دیدە چاپ بکرێ. ئەم دیدە بە چی چاکەکرێت؟ بە پەروەردەکردنێکی دادپەروەرانە لە مناڵیەوە لە نێوان کوڕان و کچانە و بە هەندوەرگرتنی تواناکانی ژنان لەلایەن پیاوان و کۆمەلگاوە. یعنی زۆر جار لەوانەیە پیا و هاوکاری ژنەکەی بێ، بەڵام سیرەکەی ئەو گلاس سیلینە ئەو سەقفە شوشەیەی کە دروست بووە بۆ ژن کە ناتوانێت سەری خۆی لێ بەرزکاتەوانێ دیاردە یعنی چەسانەوە کۆمەڵایەتیەکانن زیاتر یاخود تونند و تیژە کۆمەڵایەتیەکانن بە یاساییەکانن کە ڕێگەی پێنایە کە ئینتیلاکا دەرچێت و لەو قاوغەی کە تایەتی و تایە بڵێن مت بووە دەرچێت و بەرەو پێشەوە بڕوات. یعنی چاکسازی لەم بوارانە پێویستی بە چاکسازیەکی گەورە هەیە لەسەر ئاستی جیهانە، هەم لە ڕووی کارەوە، هەم لە ڕووی یاساوە، هەم لە ڕووی باشترکردنی بۆچوون لە مناڵیەوە بەرامبەر بە تواناکانی ژنان و بە هەندوەرگرتنی توانای ژنان و نەچەوسانەوەی لەو بوارانە. باش ئەگەر باس لە ڕووی یاسایەکەیکەین ئەو خاڵانەی لە ڕووی یاساییەوە کەم و کورتین بۆ پێشکەوتنی ژنان بە تایبەتی لە ڕووی کارکردنەوە خۆیە لە چیدا دەبینێتەوە؟ یاساکان لەوانەیە ئەوە یاسازانێک زیاتر جووری یاساکان بزانێت کە چ جۆرە یاسایەکمان هەیە کە لەوانەیە یاسای عێراقی تا ڕادەیەک باش بێت، یعنی خراپ نەبێت، بەڵام ئێشتا لەبەر ئەوەی زۆر یاسای کۆم ئەم هەندێک کۆمەڵگایە خۆت ئەم کۆمەڵگانە ئێمە زۆر جار بە تەنها بەلایەنە زانستیەکەەوە نابەسترێ بەلایەنی ئاینیشەوە ئەبەسترێ، لەوانەیە لە هەندێک جارە کۆت و بەند دروست کاتەوانێت جارێکی تر بۆ ژنان بۆ دەرچوون لەوەی کە بتوانێت توانەکانی خۆی زیاتر بەهەند ببینێ. و خاڵێکی تر بوو ئەوەی کە لە بواری کارە باست کرد لە ئێستاە ئەوەی من ئەیبینم پێشکەوتنی تەکنۆلۆژیا و هۆکارەکانی پەیوەندیکردن لەبەرەوەی وا ئەکاکە ژن لە ماڵیشەوە بتوانێت بزنس و کاری خۆی هەبێت، لەوانەیە دەرفەتێک بێ لە ساڵانی داهات و لە مستەقبەلە کە هۆکارێکی گەشەسەندن بێ بۆ ژنان بەهۆی ئەو زیرەکیە پیشەسازیە کە ئێستا لە بواری تەکنۆلۆژیایە هەیە کە ژنان بتوانن لە ڕێگەی کەناڵێکی یاخود سایتێکی ئەلکترۆنی و بتوان بزنسی خۆیان بکەن و تێکەڵ بنەوە بە جیهانی دەرەوانێ. بەڵێ ئومێدەکەین دەتەواوی کە جیاوازەکانی ژیاندا و بە تایبەتیش لە ڕووی بازرگانیەوە کە کۆمەڵێکشن هەیە و نمونیان زیاتر بێت و بتوانن جێ دەستیان دیار بێت. لەمڕۆ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ خاتون گارەلی ماستەر لە کارگێڕی کار. بەخێراتی.